بەپەلە لە دەرگای سەر و پۆلیسیە ماڵی ئاوا بێوتی وەرە لێرەوە دەرچۆ خەریبوو بخنکێن بەخورا من چوومە ژوور و ئیشەڵاوتم بەشکە ئیشەڵا ناوەکەم هاتبێتەوە هینێ ئەم هەژماری من باوەڕەکەی هەن نەمێرا بچمە ناو قەرەباڵخێکە پۆلیسەکانیشیان کردبوو بۆ شێر قەرەباڵغێکی زۆر لە بەردەم ماڵ بانکی مەڵکەندی هەیە دیارە بەهۆی ئەوەی کە کۆتایی مانگی هەژ دیاری کراوە بۆ وەرگرتنەوەی کارتی هەژماری من دیارە قەرەباڵغێکی زۆر لە بەردەم بانکی مەڵکەندی هەیە و خەڵکێکی زۆر لێرە کۆبووتەوە من لێرە دا حازیەکەم لەگەڵا ئەگەر هاوکارم لەگەڵما بێت دا حازی سڵاو لێ بێت تۆ لە ژوورەوە بووی چیان پێوەتی وەڵی من چوومە ژوور و ئیشەڵاوتم بەشکە ئیشەڵا ناوەکەم هاتبێتەوە هینێ ئەم هەژماری من باوەڕەکەی هەن نەمێرا بچمە ناو قەرەباڵخێکە پۆلیسەکانیشیان کردبوو بۆ شێر بەعەمل نایە ئەوە من یەک ساڵە پڕم کردوتەوە معاشەکە شەیدانم ڕاگیر کراوە ڕاگیر بووە ئەڵێ کێشەی تایە ئەچم بۆ شەیدان ئەڵێ کێشە و نییە پێشووتر بۆ نەهاتووی ئەو مامەڵەیە بکەیت بەخوام کورە لە سەرەتاوە من هینم پڕ کردوتەوە فۆرمەکە فۆرم پڕ کردوتەوە بۆ هەژماری من ئەچم ئەڵێ سەیری کۆمپیوتەرە کاڵی کێشە و نییە ئەی یعنی لە ماوەی ساڵێکا بۆچی نایەت و هەر مردین دوای 50 ڕۆژ هەچی داوای معاشەکە کە وەڵام معاشەکە ڕاگیر کراوە ئەبێ هەم بێیت و ئەوەش حاڵەکەی من ناتوانین یعنی بەعەمەل نایە ئەی بە خەڵکەوتووە خەڵک بەدار ئاسار ڕوە گشتی لەو ناوە فەقیرە خەڵک بڵێن یاخود لە ژوورەوە پاڵەپەستۆکە چۆنە تاسن خەڵک ناڕەحەتە لەو من بەپەلە لە دەرگای سەر و پۆلیسیە ماڵی ئاوا بێوتی وەرە لێرەوە دەرچۆ خەریبوو بخنکێن بەخورا ئەوە قەرەباڵ ئەرێ بەخوا هەر بەعەمل نایە زۆر ئەوەم یەک مانگە ئاو هایە من ماڵەکەشم نزیکەوە تا لە پشت کۆمپانیەکەوتم باشە چۆڵ بووە زۆر باشە دەست خۆشجان زۆر سپاس دەکەم وەڵێ گەر هاوکارم لەگەڵما بێم ئەم حازیم لەگەڵە کا حاجیان سڵاو لێ بێت مەمنونم پێم بڵێ باردۆخی ژوورەوە چۆنە ئەو ترێ قەرەباڵغێکی زۆر هی من نەچوومە دەژووری ئێستا دێم ئەوە ئەوەی ساژ ئەگەڕێم و بەرم ناکەوێ بەخوا ناژەم چیوچیە بۆ وەرگرتنەوەی ئەو کارتە تۆ یەکەم جارتە دی بۆ مامەڵە یاخود پێشتر هاتووی بۆ نەوەڵا پێشتر پڕم کردو بەڵامە یەکەم جارە بێم بۆ ئێرە داواکاری چییە لەلایانی پەیوەنددار بۆی ئەم قەرەباڵغێ چارەسەر بێ و خەڵک بە ئاسانی ئەو کارتەوە وڵای داواکاریمەوەی ئاسانکاری بکەن تەوزیعکن بەسەر باخەکانە با خەڵکی ئاگادارکەم بن کاتی خۆکتان تەلەفۆنم بۆکەم ئێستا من نازم چەند ڕۆژە هاتوێتەوە لەوانەیە لە کاتێکشکە بووە ئەوە قەڵەباڵغ نەبووە من ئیسفادەم زیاتر لێەکەن ئێستا لەو قەڵەباڵغی هاتوون بەرم ناکەوێت چون بۆ معاشەکان نەداوێت دەڵێ بچووە ئەو کارتە وەرگرەوە ئەنجا معاشەکە پێشووتر ئەو مامەڵێت کردووە یان تازە دەست پێ کردووە وەرنەوڵا دەوری پێنج مانگە پێش ئێستا کردووە 5 مانگە چاوەڕێ ئەوەن ئارەوە ئەی بۆچی تا ئێستا وەرتان نەکردەوە یاخ نهاتوە ناڵمتان لە ڕێی موبایل و ئاگادار دەکەن و یان نامەد بۆ نێریا تەلەفۆن بۆکەم نامیان نەردوونە تەلەفۆنیشان کردەوە داوای چی لەلایانی پەیوەنددارەکەی وڵا داوامەوەی ئاسانکاری بکەن بۆ خەڵکە فەقیر و هەژارە ڕەش ڕوشە ئێستا من هەردوو ئەژنم تووشی سەوەفان بۆ بە قورئان نییە هەموو جارە لە پیرمەرگونەوە دێم ئەبێ سارێک بە 25,000 بگرم ئەمە چێ معاشەکەم وەرەگرم لە پیرەمەگرونەوە هات ئارە بەخوا جاری بێژ دوو کەڕتم کە دوو باغ پارێتیان نەبووە ماقوڵە باغ پارێتیانە بێ دەست خۆش زۆر سپاس بەڵێ ئەمە وتەی ژمارەیەک هاوڵاتی بوون کە هاتوون بۆ بەردەم بانکی مەڵکەندی بۆ وەرگرتنەوەی کارتی هەژماری من و دیارە بەشێکیان بەهۆی پاڵەپەستۆی کە لە ژوورەوە دروست بوو نەیانتوانیەوە بچنە ژوورەوە بەڵام ئەم بە پێوەی کە قسەمان لەگەڵ ژمارەیەک خەڵک کرد ئەوان باسییان لەوە کرد کە پاڵەپەستۆیەکی زۆر لە ژوورەوە دروستبوو کەسێکیش بەهۆی ئەو پاڵەپەستۆیەوە لە هۆش خۆی چووە دیارە ئەمانی کە لێرەن تەنیا خەڵکی ناو شارنین و خەڵکی قەزا و ناحیەکانیش و هەمویان دیێن لێرە بۆ وەرگرتنەوەی کارتی هەژماری من.